سێشەمەی داهاتوو پشووی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت. پێویستە پەرلەمان لە دوای ئەم سێشەمەیەوە دەست بە دانیشتنەکانی بکاتەوە و خوێندنەوە بۆ پرۆژە یاساکان بکات. لەبەرەوەی ئێستا هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم گەرمترین بابەتی سیاسیە، هاوڵاتیان چاوەڕوانیەوەن لەگەڵ دەستپێکردنی دانیشتنەکانی پەرلەمان خوێندنەوە بۆ پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێم بکرێت. بەڵام پەرلەمان خوێندنەوە بۆ پرۆژەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەکات. ناکرێت پەرلەمان لەم بارودۆخەیە دەستەوەستان بوەستێ و تەماشاکە بێ. پێویستە هۆڵی پەرلەمان گەرم بکرێتەوە، بە تایبەتیش بەو پرۆژە بڕیار و یاسایانەی کە کۆکەرەوەی هەموو فراکسیۆنەکانە. لەبەر ئەوە ئێمە پێشنیاری هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆمان کردووە لەگەڵ ئەو پرۆژە بڕیار و یاسایانەی کە لایەنەکان لەسەری کۆکن و ڕاپۆرتیان لەسەر تەواو کراوە. پرۆژەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە لە 120 مادە پێکاتووە ئەگەر لەم خولەدا پەسەند بکرێت و دەنگی پێویست بەدەست بێنێت، ئەوە پێویستی بە ئیمزای سەرۆکی هەرێم نییە، چونکە پەیڕەوی ناوخۆ تایبەتە بە کاروباری ناوخۆی پەرلەمان. دانانی پەیڕەوی ناوخۆ لە دەستپێکی بەرنامەی کاری وەرزی تەشریعی تازەیە علاقەی بەو فەراغە و بەو ڕاجیاوازەوە نییە، بەڵکو پەیڕەوی ناوخۆ بۆ خۆی یەکێکە لە کارە هەرە گرنگەکان کە ئەم خولەی پەرلەمان ئەنجامی داوە. یەکێک لە هۆکارەکانی دیاریکردنی پرۆژەی پەیڕەوی ناوخۆ بۆ گفتوگۆکردن لە پەرلەمان بۆ ئەوەیە ئەگە پرۆژەکەش پەسەند کرا ئەوە پێویست ناکات بۆ ئیمزاکردن بنێردرێت بۆ سەرۆکی هەرێم، چونکە لە ئێستادا لەسەر پۆستی سەرۆکی هەرێم دوو ڕای جیاواز هەیە. یەکەمیان کە پارتی دیموکراتی کوردستانە پێی وایە بارزانی سەرۆکی هەرێمە و کێشەی یاسایی نییە. لایەنەکانی تریش دەڵێن سەرۆکی هەرێم ماوەکەی کۆتایی هاتووە. لە کۆبوونەوەکەی داهاتووی پەرلەمان کە هێشتا کاتەکەی دیاری نەکراوە، فراکسیۆنی پارتی کە دوو کۆبوونەوەی پەرلەمانی بایکۆت کرد ئەم جارە بەشداری دەکات. فراکسیۆنی زەرد بەشداری لە کۆبوونەوەکانی داهاتووەکەن هەر کۆبوونەوەک ئاسایی و یاسایی بێت. بە تاکید فراکسیۆنی پارتی بەشداریەکەن بە تایبەتی لەسەر پەیڕەوی ناوخۆیەوە کۆبوونەوانە بە دڵنیایی و بەشداریەکەن هەر کۆبوونەوە یەک بەدەر بێت لە کۆبوونەوە لەسەر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بەشداری ئەکەین. پەرلەمانی کوردستان لە 30 حوزەیرانەوە پشووی هاوینەی خۆی دەست پێ کرد. لەو ماوەیەدا بڕیاری ئەنجامدانی دانیشتنێکی نائاساییدا بۆ خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم. بەڵام بەهۆی تاوانەبوونی ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە دانیشتنەکە ئەنجام نەدرا. لە ئێستاشدا فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان دەڵێت پێویستە ژمارەی یاسایی پەرلەمان داوا بکەن تاوەکو پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بخرێتە بەرنامەی دانیشتنەکانەوە. پەرلەمان وا پەیڕەوی ناوخۆی پەسەند کرد و ئیمزای سەرۆکی هەرێمیشی نەویست. ئەیچی لەو پرۆژە یاسانە دەکات کە پێویستە سەرۆکی هەرێم ئیمزای بکە. خۆ ئەگەر پەرلەمان پرۆژەکان بۆ بارزانی بنێرێت، ئەوە لە ڕووی یاساییەوە بە مانای شەرعێدانە بە سەرۆکی هەرێم. خۆ ئەگەر سەرۆکی پەرلەمانیش پرۆژەکان ئیمزا بکات، ئایا ئەو بەرەی کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی دەکات ئەمە قبول دەکات؟ هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.